ڕێکخراوی داعش لەگەڵ ڕاگەاندنی پرۆژەی خلافەتدا لە حوزەیرانی 2014 دروشمی دەمێنێتەوە و بەردەوام پەل دەهاوێژێتی بۆ دەوڵەتە گریمانکراوەکەی هەڵبژار. لە ماوەیەکی یەکجار کورتیشدا جگە لە سەدا 50 خاکی سووریا دەستی بەسەر لە سەدا 40 خاکی عێراقدا گرت و سنووری چەندین ساڵەی نێوان ئەم دوو دەوڵەتەی سڕیەوە. بەڵام ئەم تین و تاوەی داعش زۆر درێژەی نەکێشا و لە ئێستادا ڕێکخراوەکە چالاکیەکانی لەگرتنی شار و پانتایی گەورەوە بچووک بۆتەوە بۆ تۆپباران و ئەنجامدانی کاری خۆکوژی و خۆستنەوەی کلێنی هێزەمنیەکان هاوشێوەی ئەوەی کە لە قەزای ئەبوغرێبی ڕۆژاوای بەغدای پایتەخت ڕوویدا. بەپێی ڕووپێوی وەزارەتی بەرگری عێراق لە ئێستادا چەکدارانی داعش لە سەدا 70 خاکی عێراقیان لەژێر دەست داماوە و ئامادەکاریەکانیش بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ بەردەوامن. لە سووریاش بە هەمان شێوە توانەکانی داعش لە چەقبەستن و جارجارەش پاشەکشەدایە بەرامبەر سوپای سووریا و شەرفانانی یەپەگە و هێزەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن. بە بۆچوونی جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا هۆکاری پاشەکشەی توانەکانی داعش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم ڕێکخراوە 10,000 هێرشی لەلایەن هێزی یاوپەیمانی نێودەوڵەتیەوە کراوەتە سەر. لە لای خۆشیەوە بارەک ئۆباما بە ئامانجگرتنی سەرچاوەدارایەکانی ڕێکخراوەکەی بە یەکێک لە هۆکارەکانی پاشەکشەکردنیان لە قەڵەمدا. بەڵام برێد مەکگۆر نوێنەری ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئاماژە بۆ دەکات. داعش لە ئەنجامدانی چالاکیەکانی خۆی لە سووریا و عێراقەوە ڕووی کردوەتە لیبیا کە گیرۆدەی دەستی پشێوی ئەمنی و جەنگی ناوخۆیە و لە ئێستادا ژماری چەکدارەکانی لە لیبیا بە نزیکەی 5,000 کەس دەخەملێت. جگە لەمانەش هەندێک لە چاودێران باز لەوە دەکەن جگە لە ڕۆڵی پێشمەرگە و سوپای عێراق و هێزەکانی حەشدی شعبی هەڵگەڕانەوەی هەندێک لە وەزە سوننەکان لە داعش هۆکاری سەرەکی شکستەکانی ئەم دوایی داعش بووە لە ڕۆژئاوای عێراق. ئەو چاودێرانە دواوتاری ئەبوبەکر بەغدادی با بەڵگە بۆ وتەکانیان دەهێننەوە کە ئاشکرای کرد هەندێک هۆزی سوننە هاوکاری سوپای عێراقیان کردووە لە ئاشکراکردنی پێگەکانی داعشدا. بۆچوونێکی تر هەیە و پێی وایە پاش ئەوەی داعش زۆرێک لە سەرکردەکانی دامەزرێنەری ڕێکخراوەکەی لەدەستدا کێشەی نەمانی سەرکردەی مەیدانی بۆ دروست بووە و وەک جاران توانای دروستکردنی مفاجایی گەورەی نەماوە. بەتایبەت پاش ئەوەی ژمارەی چەکدارەکانی بە ڕێژەی لە سەدا 20 کەمی کردووە. بە جۆرێک ئامارەکانی CIA دەری دەخەن چەکدارانی داعش نزیکەی 25,000 چەکداریان لە سووریا و عێراق داماوە. لاوازبوونی توانەکانی داعش تەنها لە بواری سەربازی و پەلهاوێشتنی سەربازیدا نەوەستاوە، بەڵکو هەندێک لە ئامار و بەدواداچوونەکانی سەرتۆڕی ئینتەرنێت ئاماژە بە کەسبوونی توانە ئەلکترۆنیەکانی داعشیش دەکەن. لەو چوارچێوەیەشدا نوێترین توێژنەوەی زانکۆی جۆرج واشنتۆن باز لەوە دەکات بڵاوکردنەوەی چالاکیەکانی داعش لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بە ڕێژێکی بەرچاو کەمیان کردووە. بە جۆرێک ژمارەی لایەنگرانی داعش بە زمانی ئینگلیزی لە تویتەر مانگانە لە نێوان 1000 بۆ 3000 کەسدایە و هەرێک لەوانەش تێکڕا 300 بۆ 400 شوێن کەوتویانەیە کە زۆربەیان هەر کادر و ئەندامانی داعشن و نەیانتوانیوە سەرنجی خەڵکی تر بەلای خۆیاندا ڕابکێشن. ئەوەش وەکارێکی گرنگە بۆ وشکردنی سەرچاوە مرۆیەکانی داعش بەو پێی تۆڕەکانی ئینتەرنێت یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی پەیداکردنی توانای مرۆیی بۆ ئەم ڕێکخراوە.